هەندێک ڕۆژ هەن مرۆڤ وا دەزانێت ئیتر ژیان لێرەوە دەست پێ دەکات. ساڵی 1995 بوو. ئەو ڕۆژەی شار بە دەنگی دەهۆڵ و زۆرنای ئەم ماڵە دەلەرایە. کەس نەیدەزانی ئەم شادیە تەنها چەند هەنگاوێکی کەم لەو گریانە قوڵەوە دوورە کە بۆ هەمیشە ئەم ماڵە بێدەنگ دەکات. ئەو شەوە مانگ وەک ئەوەی بیەوێت شتێکمان پیشان بدات ڕووناکی خۆی پەخش کرده بوو بەسەر دیمەنی خۆڵ و خاشاکەکاندا. بۆنی زبڵدانەکە تەنها یەک پرسیاری بە مێشکدا دەهێنا: ئایا مرۆڤەکرێت تا ئەم ئاستە ببێت بەدڵندا؟ چێ توانیوێتی بەم شێوەیە بەرامبەر مرۆڤێکی تر بێبەزەیی بێت؟ هەندێک جار تاوانەکان بۆنیان هەیە، بۆنێک کە قەت لە مێشکت دەرناچێت. کاتێک گەیشتینە سەر زبڵدانەکە هەموو شتێک ئاسایی هاتە بەرچاو، تا ئەو کاتەی تیشکی لایتەکە کەوتە سەر جەستەیەک کە دواتر بوو بە بابەتی گەرمی هەموو دانیشتنێکی شار. لەو کاتەدا هەموو نیشانەکان بەرەو نادیاری دەچوون. لێکۆڵەر پێی وابوو ئەم دڕندەیە باجی دوژمنایەتیەکی قوڵە کە لە دەرەوەی دیوارەکانەوە هاتووە. تاوانێک کە نیشانەی ڕقێکی لە مێژینەی پێوە دیار بوو، بەڵام ڕاستیەکی ترما بوو کە هێشتا هیچ تیشکێکی لایت نەگەیشت بۆ سەر ڕوخسارە نادیارەکە. بەخوا کاکی پۆلیس ئەمانە خۆیان دوژمنار بوون، خۆ دیارە پێشتر لە یەکتریان کوشت. لێکۆڵەر دەیزانی کە خوێنە کۆنەکان بە ئاسانی وشک نابنەوە. هەموو پەنجەکان بۆ لای ئەو دوژمنایەتیە درێژ دەکران کە ساڵانێک پێشتر خوێنی تێدا ڕژا بوو. لە نێوان ناڵی دوو بنەماڵەدا ڕاستیەک خەریک بوو دەبووە قوربانی تۆڵەکردنەوەیەکی تر. لەو پرسە بچووکەدا هەموو شتێک بە تەموو مژدا هاتە بەرچاو. لە نێوان دەنگی گریاندا لێکۆڵەر تەنها چاوی لەسەر یەک کەس بوو. ئەو ژنەی کە فرمێسکەکانی وەک ئاو دەڕژان، بەڵام چاوەکانی شتێکی تریانەوت.
لێکۆڵەر لە پەنجەرەکەوە سەیری دەکرد. نەیدەزانی ئەو ژنەی کە لە هەمووان زیاترەگری ئەو کەسەیە کە نەهێنیەکی لای ویستویەتی لەگەڵ مردووەکەدا بینێژێت. هەموو ڕێگاکان بەرەو بنبەست دەچوو. لێکۆڵەر لە ناو شاردا بە دوای سەرەداوێکی نوێدا دەگەڕا. بەڵام تەنها دەنجی دەنگدانەوەی چینە کۆنەکانی دەبیستەوە. بێئاگا لەوەی کە هەندێک جار ڕاستیە تاڵەکان لەوە نزیکترن کە بتوانین باوەڕیان پێ بکەین. لێکۆڵەر گەڕایەوە بۆ ناو پرسەکە و لە ناو بێدەنجی ئەو ماڵە ماتەمبارەدا گوێی لە دەنجێ گرت کە پشتگوێ خراپ. پرسیارێکی ژیرانی لێکۆڵەرەکە گڕی بەردایە کایانەکە و دەرزیەکە دەرکەوت. ئەوەی منداڵەکە باسی کرد سیناریۆی دوژمنایەتیەکە نەبوو. دیمەنی شەوە ترسناکەکەی ماڵی دایکی. ڕێکەوتنێک کە بە چەک و پارە دەستی پێکرد بە خوێن و تەور کۆتایی هات. ئەوەی ئەو شەوە لەو ژوورەدا ڕوویدا شەڕی پەردە پۆشکردنی ڕاستیەک بوو کە دایکەکە نەیدەویست ڕووناکی ڕۆژ بیبینێت. کاتێک ڕەشەی بڵاوبوونەوەی نهێنیەکە گەیشتە لووتکە، دایکەکە تێگەیشت کە زەوی هێندە گەورە بۆ حەشاردانی ئەو عیبەی کە زاواکەی باسی دەکرد. بۆیە لە ناو بێدەنجی شەودا تەورەکەی بەرز کردەوە تاوەکو پێش ئەوەی شار بەخەبەر بێت ئەو نهێنیە بۆ هەمیشە لەگەڵ جەستەیەکدا لەژێر خۆڵدا بشارێتەوە. بکوژ وا بیری کردبووەوە کە ئاگر هەموو شتێک پاک دەکاتەوە. دارەکەی سووتاند، بەڵام ئاسنی تەورەکە ڕقتر بوو لەوەی ڕاستیەکان بشارێتەوە. لێکۆڵەر کاتێک ئەو پارچە ئاسنە ساردەی دۆزیەوە، دەیزانی کە ئیتر کاتیەوە هاتووە کۆتایی دۆسیەکە ڕابگەیەنێت. لە کۆتاییدا دەمامکەکان کەوتن. دەستە خوێناویەکانی ئەو ژنە دەرکەوت کە هەمووان وەک پەناگەدەیان بینی. لێکۆڵەر پەڕاوەکەی داخست، بەڵام دەیزانی کە بۆنی ئەو زەبەڵدانە و ساردی ئەو تەورە
بۆ هەمیشە لە ناو مێژووی ئەم شارەدا دەمێنێتەوە. ئەو شەوەی کە کچەکەم گازرایەوە بۆ بەیانی زاواکەم هاتە سەرمان. وتم چی بۆ ڕۆڵە بەدەنگەدەنەوە هاوارتم چی بۆ ڕۆڵە چی بۆ بە قوربان هەر وشک بۆ وتی کچەکەت کچنە بۆ ژن بۆ. ئیتر کەوتم بەسەر پێڵاوەکانی وتم بە قوربانە بم بە حەیامان نەچێت بە ئەبڕۆمان نەچێت بە قوربانە بەسەرم شۆڕ نەبێت ستری کام مۆزوعە بە کەس نەزانێ. ئیتر کردی بە هەرا زۆر هاواری کردوتی من حەیاتانە بم ئابڕوتانە بم شەرەفتانە بم. زۆر پاڕامەوە زۆر هەوڵەمان ڕازی کەم بەسەر ڕازی نەبوو ئاخری هەر ڕازیم کرد. وتم چەکێکە بۆ ئەکڕم لەگەڵ 8,000 سویسری شتێمێ. ئیتر دوای ئەوە چەکەکەم بۆ کڕی بەڵام 8,000 سویسریەکەم پێ پەیان نەکرا. ئیتر هەموو ڕۆژێ هاتە سەرم حەیای بردبووم قیژان هاوارێ کرد قسەی سووکی پێوتی هەموو بەخوا بۆت پێیاکەم ڕۆڵە بۆت پێیاکەم و بەخوا حەیاتانە بەم سەرتان شۆڕەکەم کچەکەشت فاقەیە. ئیتر بەڕاستی هەوڕێکی زۆرم لەگەڵدا هەتا شەوی حادیسەکە. دوایی دووبارە وتم بە هەر بەشکێکم لەگەڵی بڵێم ڕازی بکەمەوە ڕازی نەبوو ئاخری هەر ڕازیم کرد. دوای ئەوە قیژانی و قسەی ناشرینی زۆر کرد. ئیتر منیش بڕیارم هاوتم بیکوشم باشترە. شەوی حادیسەکە نەمێت بڕاتەوە ماڵەوەتم کوڕم بۆ لای من نابی ئەم شەو. ئیتر لای خۆم خەوت. ئیتر شەو پیشەکەم جێبەجێ کرد و کوشتم. زۆر کەس دەپرسن لێکۆڵینەوە لە تاوان چی فێری مرۆڤ دەکەن. من دەڵێم فێری کردم کە هەندێک جار ترسناکترین دوژمن ئەو نهێنیانە کە لە ترسی کۆمەڵگا پەردەپۆش دەکرێت. ئەم ڕووداوە نیشانیدا کاتێک مرۆڤ یاسا پرژێ دەخات و دەیەوێت بە خوێن یان بە پارە عیبەکەی داپۆشێت تاوانێکی گەورەتر بەرهەم هێن. مەهێڵن ترس لە قسەی خەڵک بتان گەینەتە جێگەیەک گەڕانەوەی تێدا نەبێت. هەر کێشەیەکتان هەبوو پەنا ببنە بەر یاسا چونکە تاکە سێبەر کە هەمووان بپارێزێت تەنها سێبەری دادپەروێت.